چاوەشینەکات خانم بەرەن جەولارە ئەوا منی کوشتووە سەی چەنایارە. دوای بینینی ئەم ڤیدۆیە مەسعود بارزانی هێزێکی ئەمنی دەنێرێتە سەر ئۆتێل ڕۆبەر کە پرۆژەیەکی هاوبەشی نێچیروان بارزانی و سیروان بارزانیە لە نزیک زێدی خۆیان لە گوندی دۆڕێ دروستیان کردووە. بەم شێوەیە مەلەوانگەی ئۆتێلەکە وێرانەکە. ئەمە ژوێنەی نێچیروان بارزانیە لە ئۆتێل ڕۆبەر کە میوانداری ماسیۆ تۆلەر باڵیۆزی پێشووی ئەمریکایی لەم ئۆتێلە لە ناوچەی بارزان کردووە. پاش چرکاندنی ئەم وێنانە چوونە سەر مەزاری مەلا موستەفای بارزانی. ئۆتێلەکە پێنجەستێرەیە پێکاتوە لە یەک ئۆتێلی 37 ژووری و کەناراوێکی ئاوی. پێکاتەی ئۆتێلەکە بار و مەلەوانگەی تێکڵا و مەلهایی تێدا. ئەم ناوچە گەشتیاریەکە هەزاران کەس ڕووی تێیەکەن بارزانیەکانی نیگەران کردووە. بەشێک لە بارزانیەکان کەڵگری بیر و باوەڕی ئاینین و خەڵکی ڕەسەنی ناوچەی بارزانن بڕوایان وایە هیچ شتێک بیر و باوەڕی ئاینی بارزانیەکان و بوونی گڵکۆی شێخ ئەحمەدی بارزان لەگەڵ ئەم جۆرە لە خزمەتگوزاری گەشتیاران ناگرێت. بۆیە نیگەرانن لە بوونی ئۆتێلەکە لە ناوچەی بارزان. کاوکات مەسعود بارزانی لە ترسی بەرزبوونەوەی زیاتری دەنگی نیگەرانی مەلەوانگەی ئۆتێلەکەی بە تەواوی چیمەنتۆ کرد تاوەکو پیشانی بدا کە ئەو لەگەڵ ئەو کارەی نێچیروان نییە. پاکوف وڵی وەمزانی و سڕێ بەنزینیە نەمزانی قەری لوبنانیەوە ئەی با بە سڕەچان گرتیە. ئەم دیمەنانەی دەیبینن زۆر دوور نین بەڵکو ناو جەرگەی هەولێری پایتەختە و چەند کاژمێرێک لە بلێ و بارزانەوە دوورن. ئەو دیشکە زەخمیان کردەوە بەرامبەر قەری لوبنانی. ئەوش قەری لوبنانی. دانس و تویست سانتەری مەساج و یانەی شەوانە قومارخانە و کاولی سووری و لوبنانی و ئێرانی ئەمەش گوندی لوبنانی کە تەنها یەک گەشت لەم گوندە بکەی ئەگەر شێخی سەنعانیش بیت سۆزانیەک لە دینت وەردەگەڕێنێ. ئەوەش مەلەوانگەی تێکڵا و 100 جار خراپتر لەوەی ئۆتێل ڕووبەر. مامۆستامە لەو لای ئافرەتی لەش فرۆش دەگرینەوە لەو لای سارەشی جامڕێشی فلان و فلانی دێ داخلی دەکاتەوە. ئەوڕۆ پڕیان کردی ئافرەتی ئێرانی و ئەوە ئافرەتی نازانم جنوبی و چێندەریان هینای و هاتوۆتە ناو ئێمە. پرسیاری هەرە گرنگەوەیە ئایا چیمەنتۆکە بۆچی تەنها بۆ ئۆتێل ڕووبار بوو؟ ئایا مەسعود بارزانی لێرەوە دەستی پێیەکە یانەوەی لە بەرزان کە زەدی خۆیەتی پێی ناخۆشە لە هەولێر بەلایەوە ئاساییە؟ ڕەنگە مەزمونەی ڕووباری سیروان لە هەولێر دووبارە نەبێتەوە چونکە ئەوە مەسعود بارزانی لە بارزان کردیەوەیە ئەم دیمەنە نامۆیانەی لە ناوەندی هەولێر دروستکراون نەپەڕنەوە بناوچەی بارزان کە خەڵکەکەی تا ئێستا بەوە ناسراون لەسەر تەریقەتی نەخشبەدی بڕوایە بە بنەماکانی ئاینداری شێخ ئەحمەدی بارزانەیە بۆ بەڕێوە چوونی ژیانی ئاینی و کۆمەڵایەتی خۆیان کە بنەماکەی دەستگرتنە بە بنەمای ئاینی ئیسلام و کەلتوریەکانی کۆمەلگای کوردی. ڕەنگە ژەمە سەرەتایەک بێ بۆ ئەوەی پرۆژەکانی نێچیروان بارزانی پەڕ و باڵ بکرێت.